راديو دنجيجل دنجي توي هاواتيا بیسەرانی هێزە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 22 ئابی 2024تان با یارمەتی هاوکارانم پێشکەش دەکەم. بۆچی تورکیا ئەوەندە ڕێگەی بۆ خۆش کراوە کە بتوانێت ئەو لە سەدا حەوتەی خاکی هەرێمی کوردستان داگیر بکات؟ جەندرمەی تورکیا هاتووە لە ناو خاکی هەرێمی کوردستان و لە گوندەکانی هەرێمی کوردستان بازگەی داناوە. بێ هەڵوێستی ئەمان وای کردووە ئەم دەوڵەتانم بە بەشێک لە خاکی خۆیان هەرێمی کوردستان سیرکەن. هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر خاکی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی شتێکی ناڕەوایە و لە چوارچێوەی هەڵمەتی کاتی ئازادیەی ئەم هەفتەیە کە لە 25 کانونی دووەمی ساڵی 2021ەوە هەموو ڕۆژێکی چوارشەمبە لە بەردەمبینای نەتەوەی کردوەکان لە شاری جنێڤ ئەنجام دەدرێت. ڕێککەوتنی ئەمنی و هەواڵگیری نێوان تورکیا و عێراق شەرمەزار کرا. لە چالاکێکەدا هاوسەرۆکی ناوەندی جڤاکی دیموکراتیکی کوردی جنێڤ ئێبراهیم یوکسەڵ لەسەر ناوی کۆمیتەی چالاکی جنێڤ ڕێخنەی لە ڕێککەوتنی نێوان بەغدا و ئەنقەرە و هاوکاری پەدەکە گرت. یوکسەڵ بانگەوازی لە حکوومەت عێراق کرد دەست لەم ڕێککەوتنە هەڵبگرێت. هەروەها تیشکی خستە سەر ئەشکەنجەی گۆشەگیری ڕەهای ئیمراڵی وتی بەرپرسی ڕاستەقینەی ئەشکەنجە سەر ڕێبەرایەتیمان دەوڵەتانی ئیمپەریالیستن. لەگەڵ ئەمانەش یوکسەل بێدەنگی ڕێکخراوەی ڕێگری لە ئەشکەنجەی ئەوروپا ناسراو بە سیپیتی و نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و کۆنسەی ئەوروپا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی بەرامبەر بە گۆشەگیری شەرمەزار کرد. بۆ دادگایکردنی تاوانبارانی قڕکردنی زەدیەکان لە شنگال لە بەردەم بینای نەتەوەی گرتوەکان لە بەیروتی پایتەختی لوبنان ڕێکخراوەکانی ژنان چالاکیان ئەنجامدان. جێیاماژەیە 3 ئابی ساڵی 2014 چەتەکانی داعش هێرشیان کردە سەر شنگال و زیاتر لە 6,000 ژن و مناڵی زەدیان ڕفاند. ئەو کات هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لە شنگال کشانەوە و خەڵکی شنگالیان لە بەردەم هێرشتی چەتەکان بەجێهێشت. خاڵێکی هاوپەیمانی نێودەوڵەتی لە چیای قەرەچۆخی نزیک شاری دیرکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە لایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە پردومان کراوە. جێیاماژەیە لە ئەنجامی پردومانەکەدا هیچ کەسێک نەبووتە قوربانی دەوڵەتی داگیرکەری تورک پێشتر چەندین جار چیای قەرەچۆخی پردومان کردووە. زیاتر لە 3 ساڵە گۆشەگیریەکی تند و کەموێنە لەسەر ڕێبەری گەلی کورد هەیە و هیچ زانیاریەک سەبارەت باژیان و تەندروستی لا ئیمراڵی بوونی نییە. پارێزەرانی شارۆچکەی کۆیە دەڵێن تورکیا تەنها پێشلکاری بەرامبەر بە عەبدوڵڵا ئۆجەلان نەکردو بەڵکو بەرامبەر بە نەتەوەکانی توری تورکیاش پێشلکاری ئەنجام دەدات و پێچەوانەی هەموو یاسا نێودەوڵەتیەکانە. ژمارەیەک لە پارێزەرانی باشووری کوردستان سەبارەت بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەدوێن و ئاماژە بە سیاسەتی فاشیستی دەوڵەتی تورک دەکەن بەرامبەر بە گەلی کورد و ڕێبەر ئۆجەلان. چەندین کەیسی سیاسی هەیە لە ڕووی مافی نەتەوەکان و مافی زمان و کەمایەتی و کەلتوریەوە لە زۆر لایەنەوە پێشێلکاری هەیە. یەکێکیش لەوانە دەتوانین بڵێن کەیسی عەبدوڵڵا ئۆجەلانە کە کەیسێکە بە سیاسی کراوە و پێشێلکاری یاسایی بەرامبەر کراوە وەکو زیندانیەک وەکو کەسێکی سیاسی دەتوانین بڵێن بەپێی یاسا نێودەوڵەتەکان ستەمی لێکراوە و بەڕاستی مافی پێشێل کراوە. ئەوەی کە تورکیا دەیکا پێشێلکردنی مافی مرۆڤە و پێشێلکردنی یاسا و ڕێسانێ و دەوڵەتەکانە کە پارێزگاری و حەق و ماف دەدەنە کەسی تۆمەتبار چ تاوانبار کە ئەو کاتێک کە تاوانەکە لەسەر ساخت دەبێتەوە.
باهۆی بێهەڵویستی دەوڵەتی عێراق و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەوڵەتی تورکیا بەردەوامە لە داگیرکاریەکانی و توێژەکانی باشووری کوردستانیش دەڵێن هێرشە داگیرکاریەکان وێرانکاری بەدواوە هاتووە و زیانی گەیاندووە بە سەقامگیری هاوڵاتیان. پێویستە لایەنە سیاسیەکان هەڵویستیان هەبێت و ئەو داگیرکاری و هێرشانە کۆتایی پێبهێنرێت. بەداخەوە لە ئەنجامی ئەو گرژی ئاڵۆزیانە یعنی سەرسونۆک و ناوچەیەکی جەنگ مەسەلەن سەیرەکرێ هەتا ئێستا بە هەزاران دۆنم ڕێز و باقی هاوڵاتیان ئەسووتاوە و فەوتاوە و ینی خاوەنەکانیان بۆ نمونە ناوێرن مەسەلەن ئەمچن بەلای لەبەرەوەی کە مەترسی هەیە لەسەر ژیانیان. ینی لەوانە بڵم ئامارێکی دەقیق نەخرابێتە ڕوو لەو ڕۆ، بەڵام ئێمە ینی دڵنیاین کە لەو زنجیرە مەسەلەن سنوورەی کە وەکو ناوچەیەکی نائارام و ناسەخامگیر ینی ناسێنراوە بە هەزاران دۆنمی مەسەلەن دۆنم ڕێز و باخ و مڵک و ماڵی هاوڵاتیان لەوێ مەسەلەن زەرەرمەند بووە. وەک ناڕەزایەتی دەربڕین لە دژی بڕیاری داخستنی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان شاندێک کە پێک هاتبوون لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان سەردانی ئەو تەفگەریان کرد و جەختیان کردەوە ئەو بڕیارە نایاساییە و دژ بە ئازادیە. هەروەها نیگەرانی دروست کردووە لە لای هێزە سیاسیەکان. نیشتمان کەماڵ بەرپرسی پەیوەندیەکانی حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەم بارەیەوە دەڵێت لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق بە داخستنی سێ حیزبی سیاسی نیگەرانیەکی زۆری دروست کردووە لە لای هەمووان. دیارە ئێمە نیگەرانین لە هەموو ئەو بڕیارانەی کە محکەمەی فیدرالی دەری دەکاتن، هەر لە ناسیکردنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە، هەر لە بەو بڕیارانەی سەبارەت بە پەرلەمانی کوردستان و هەڵبژاردن و شێوازی یاسای هەڵبژاردن و ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان، ئەمانە هەمووی نیگەرانی لای هێزە سیاسیەکانی کوردستان دەدەکا. ئەمە دەستێوەردانێکی زەقی محکەمەی فیدرالیە لە ئیدارەدان و بەڕێوەبردننی هەرێمی کوردستانە کە پێگەیەکی دەستوری هەیە لە دەستوری 2005 ئیقراری پێکەوە کراوە. بەڵام بەداخەوە ڕۆژە بێژ دەبینین کە محکەمەی فیدرالی بە خۆی بڕیارەکانەوە ئەم ئازادیە و ئەم برگە دەستوریە لە هەرێمی کوردستانە زەوت دەکاتن. بە پێشنگایەتی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا لە قامیشلو بە ناونیشانی پێناسەکردنی ناسنامەی کوردی و گەلانی سووریا لە سیستەمی نەتەوەی دیموکراتیکدا کۆڕبەندێک بەڕێوە چوتیایدا چەندین پرسی گرنگ تاوتوێکرا. لە کۆڕبەندەکەدا پرسەکانی پەرەسەندنای کۆمەڵایەتی کولتوری و سیاسیەکان لە ناسنامی کوردی، پێش و پاش شۆڕشی ڕۆژاوا و هەروەها ناسنامەی سیاسی و ڕێکخستن کراوی کوردی کە دوای شۆڕش دروست بووە و پێرسپێکتیڤ و دوورنمای چارەسەری دۆزی کورد لە سووریا گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. لە بەشێکی کۆڕبەندەکەدا سیپان ئیسماعیل مامۆستای زانکۆی ڕۆژاوا ڕایگەیاند کە زۆر دەوڵەت و داگیرکەر مێژووی کوردان وەک ئەوەی لە 1925 و با شۆڕشی شێخ سەعیدەوە دەستی پێکرد بێت پێناسە دەکەن. ئەمە هەڵەیە کورد ناسنامێکی هەزاران ساڵی هەیە لەگەڵکردنە و پشکنینی شوێنەوارەکان ئەوە ئاشکرا دەبێت. لە هەرێمەکەمان چلگردکردنە و پشکنینیان تێدا کراوە بە ئەنقەس زانیاریەکان پشکنینەکان دەشارنەوە، ئەمەش بۆ شارنەوەی ناسنامەی گەلی کووردە. هەروەها سیپان ئیسماعیل دەڵێ لە دوژمنانی گەلی کورد کاتێک هێرش دەکەنە سەر شوێنەوارە مێژوویەکان ئامانجیان سڕینەوەی مێژووی کوردانە. لەگەڵ ئەوانش دەڵێت بەڕێز ئۆجەلان لە ژێرناوی پرۆژەی نەتەوەی دیموکراتیک چارەسەری بۆ هەموو شتێک خستوەتە ڕوو مۆدێلێکی نوێی پێشکەش کردووە. کۆڕبەندەکە با گفتوگۆ لەسەر تەوەرەکانی دیکە بەردەوام دەبێت. ئەمینە شەنیاشار و کوڕەکەی پەرلەمانتاری دەم پارتی فەرید شەنیاشار ئێشکگیری دادپەروەریان گواستوەتەوە بۆ بەردەم سەرۆکایەتی پەرلەمانی تورکیا. جێیاماژەی ڕۆژی 14 حوزەیرانی ساڵی 2018 کەس و کار و پاسەوانەکانی ئیبراهیم خەلیل یڵدز پەرلەمانتاری پێشووی ئەکەفە لە ڕەحا لە ناوچەی پرسوس هێرشیان کردە سەر بنەماڵەی شەنیاشار. لەو هێرشەدا هاوژین و دوو کوڕی ئەمینە شەنیاشار بە شێوەیەکی دڕندانە کوژراون و ئەمینە شەنیاشار و کوڕەکەی پەرلەمان
پەرلەمانتاری پارتی یەکسانی و دموکراسی گەلان دەم پارتی فەرید شەنیاشار کە بە برینداری لا هێرشەکە دەرباز بوون تێکۆشانی دادپەروەری خۆیان گواستوەتەوە بۆ بەردەم دەرگای سەرۆکایەتی پەرلەمان لە چالاکیەکەیاندا لافیتەی دادپەروەری هەڵگیرا و بەرپرسانی پەرلەمان چەند جارێک هەوڵیاندا ڕێگری لە چالاکیەکە بکەن بەڵام بنەماڵەی شەنیاشار پێداگر بوون چالاکیەکە لە بەردەم دەرگای پەرلەمان بەردەوام بوو هەروەها شەو لە ژوورەکەی فەرید شەنیاشار لە پەرلەمان بەردەوام دەبێت. ئایشە گۆڵدۆغان وتەبێژی پارتی یەکسانی و دموکراسی گەلان دەم پارتی دەربارەی کۆبوونەوەی لێژنەی بەڕێوەبەری ناوەندی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕاگەیان فشارەکان بۆ سەرچاند و زمانی کوردی تا دێت زیاتر دەبێت و ئەوان دژی هەموو فشارەکان دەوەستنەوە دۆغان تیشکی خستە سەر پرسی پەرلەمانتار جان ئاتالای وتی جان ئاتالای پەرلەمانتارە جێگەی لە پەرلەمانە نەوەک زیندان پێویستە زیندانەکانی دۆزی کۆبانی و دۆزی گەزێ بەم نزیکایەتیە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت تاوەکو با شێوەیەکی ئازاد سیاست بکرێت دەبێت پەرلەمان ئەرک و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات هەروەها ئایشەگۆڵ ڕایگەیان لە ناوخۆ و دەرەوەی وڵات سیاسەتی چارەسەر نەکردن بەڕێوە دەبرێت و دەڵێت لا ڕۆژهەڵاتی ناوین کێشەکان بە ڕێبازی سەربازی و سیادکردنی بنکەی سەربازی چارەسەر ناکرێن ئەمڕۆ لە تورکیا ئەوەی پێویستە بزوتنەوەیەکی بەهێزی ئاشتی و دیموکراسیە. ناونیشانی مێزۆپۆتامیا ئاژانس 38.com ئاژانسی مێزۆپۆتامیا لایەن دادگای سڵحی ئسکی شەهرەوە ئاستان کراوە ئاژانسی مێزۆپۆتامیا بە ناونیشانی مێزۆپۆتامیا ئاژانس 40.com درێژە بە بڵاوکردنەوەی خۆی دەدات. کاناڵی سی تەلەڤیزیۆنی فنلاند بڵاوی کردوتەوە کە خانمێکی کورد هەڵگری ڕەگەزنامەی فنلاند کە 15 ساڵە لەم وڵاتەیە گەشتی بۆ شاری ئەستانبول کردووە و لەلایەن پۆلیسی تورکیاوە دەستگیر کراوە ناوبراو نزیک بووە لەو پارتە ئۆپۆزیسیۆنەنایی کوردستانی باکوورەوە تەنانەت پەیوەندی با هەواڵگری فەنلاندیشەوە کراوە ئەوان پشڕاستیان کردوێتەوە کە ئەو پارتە ئۆپۆزیسیۆنە چەکدارە کوردیە جوڵیان هەیە بە پێی هەواڵەکە ئەو خانمە دیلکراوە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە و کەسایەتێکی ناسراوی ناوڕەوەندی کوردیا لە زۆر کار و چالاکی ئاشکرا پارتی ناوبراو بەشدار بووە فنلاند داوای کردووە کە ئەگەر ئەو خانمە هەر تۆمەتێکی دراوەتە پاڵ ئەوە زیندانی و دادگایکردنی بۆ فنلاند بگوێدرێتەوە. کیومەرس ڕاستخانە کۆڵبەری گەنجی شاری مەریوان لە کاتی گەڕان و ڕاونانی لە لایەن هێزەکانی هەنگی مەرزی لە هێڵی سنووری مەریوان بریندار بووە بە گوێرە ئامارەکان لە نیوەی یەکەمی 2024 270 کۆڵبەر لە ناوچە سنووریەکان و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوا کوردستان و کرماشان با هۆکارەکانی وەک تەقەی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی ڕژیم سەرما کەوتنە سەرمین کەوتنە خوارەوە لە شاخ و بەرزایی و حاڵەتەکانی تر کوژراون و بریندار بوون هەروەها لە 270 کۆڵبەر لە نیوە یەکەمی ساڵی 2024 لە سنووری کوردستان کوژراون و بریندار بوون 20 کۆڵبەریان منداڵی خواردتەمان 18 ساڵن. ئێران کۆتایی با لێکۆڵینەوەکانی لەبارەی ڕووداوی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەری ئیبراهیم ڕایسی سەرۆک کۆماری پێشووی ئێران هێناوە هاوکات هۆکاری کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی گەڕاندوێتەوە بۆ زۆری ژمارەی سەرنشینەکان لە ناو هەلیکۆپتەرەکەدا لە لێکۆڵینەوەکاندا ئاماژە بۆ کراوە ژمارەی سەرنشینانی کۆپتەرەکەی ئیبراهیم ڕایسی ژمارەی ئاسایی تێپەڕاندبوو بۆیان نەیتوانیوە لە بەرزی پێویست بفرێت و لەبارە دۆخێکی تەماویدا خۆی بە شاخێکدا کێشاوە ئەوەش خراوەتە ڕووهێزە هەواڵگیریەکان ئێران لە دۆسیەی ڕایسیدا لێکۆڵینەوەیان لە 30,000 کەس کردووە و هەموو شتێک ئاماژە بەوە دەکات کە هیچ هۆکارێکی مرۆڤی لە کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرەکەدا نەبووە هەروەها ئاماژیان بەوەش کردووە لە لێکۆڵینەوەکاندا کە ئەنجام دراون هیچ نیشانەیەکی بوونی مادەی کیمیایی و مادەی زیانبەخش نەدۆزراوەتەوە هەروەها هیچ شوێنەواری برینێکی فیشاک یان شتێکی هاوشێوە لەسەر دار و پەردووی هەلیکۆپتەرەکە بەدی نەکراوە و کۆپتەرەکەی سەر و کۆمار دوای پێکدادانین لەگەڵ شاخەکەدا سوتاوە.
ئەمڕۆ لە تاران بە ئامادەبوونی 285 پەرلەمانتار لە کۆی 290 ئەندام دانیشتنی پەرلەمانی ئێران بۆ دەنگدان بە کابینەکەی مەسعود پزیشکیان دەستی پێکرد و کابینەکەی متمانەی پەرلەمانی بەدەستهێنا بۆ دووەم جار لە مێژووی حکوومەتی ئێران ژنێک وەک وەزیر هەڵبژێردراوە وەک وەزیری ڕێگاوبان و گەشەپێدانی شارەکان. سوپای ئەمریکا ڕایگەیان کەشتی فڕۆکە هەڵگری USS ئەبراهام لینکۆن و کەشتیە تێکشکێنەرەکانی یاوەری گەیشتونەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەش بەهۆی ئەوەی ترسی ئاڵۆزتربوونی دۆخی ناوچەکە لە هەڵکشانی بەردەوامدایە و هەوڵەکانی ئاشتی غەزا هیچ سەرداوێکیان نییە لە دوای تێرۆرکردنی فواد شوکر و کوشتنی ئیسماعیل هەنیە لە تاران ئاستی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئاستی مەترسی بەرز بوونەتەوە. ئێران و حیزبوڵا بەردەوام هەڕەشەی تۆڵەکردنەوە دەکەن ئەمریکاش هەوڵەکانی ئاگربەستی غەزەی چڕ کردووەتەوە. ئیسرائیلیش بەردەوامە لە هێرشەکانی و نێتانیاهو سەرۆکوەزیرانی ئەو وڵاتەش لە دوایین پەیامیدا جەختی کردوێتەوە ئامادەین بۆ هێرشکردن و بەرگریکردنیش. هەواڵەکانمان پێشکەشکردن.